خۆشویستان بابەتێکی تر باس لە شاجوان دەکەین. هەڵبژاردننی شاجوان زۆر جار بینیمانە بۆ خانمان ئەنجامەدرێت، بەڵام لە تورکیا بە پێچەوانەی ئەنجامدانی بۆ خانمان بۆ کەڵەشێر و مریشکەکان ئەنجام دەدرێت. ئەمە ناونیشانی ئەو بابەتێک کە ئەمڕۆ لە زۆرێک لە میدیاکانی جیهاندا قسە و باسییان لەسەر دەکرێت. کەڵەشێر و مریشکەکان یەک لە یەک جوانترن، پۆپنەدارن، کەڵشێری بچووکن، باڕۆکەین، مریشکن، دیمەنەکان لەسەر شاشە دەیبینن کە ئەو پێشبڕکەیە بۆ شاجوانی کەڵەشێر و مریشکەکان لە تورکیا بە بەشداری 800 کەڵەشێر و مریشک ئەم مەراسیمە واتە مەراسیمی دیاریکردنی شاجوانەکان لە تورکیا بەڕێوەچوو. مەراسیمەکە ویلایەتی ئەزمیری ڕۆژاوای تورکیا لەوێدا ئەنجام درراوە کە ئەو مریشک و کەڵەشێرانی بەشداریان کردو بۆ جوانی ڕادەگیرە. کەڵەشێر و مریشکەکان لە 100 جۆر و ڕەنگی جیاواز بوون کە لەلایەن ڕێکخراوی مریشکی جوانی و ئاژەڵە ماڵەکانەوە ڕێکخرا بوو. ئەندامانی لیژنەی دادوەری لە 5 دادوەر و دەیاری دەدەر پێکات بوون کە لە وێنەکانیشاندا جوانترین مریشک و کەڵەشێریان دەستنیشان کردووە. ڕەنگە مەراق بکەن بزانن کام لەم مریشک و کەڵەشێرانە بوونەتە شاجوانی کەڵەشێر و مریشکەکان. ئەم مریشکە پۆپنەدارە گوپنە نازە بە بڵم گوپنە تووکنە کامیانە ئەو توانێت ببێتە شاجوانی مریشک و کەڵەشێرەکان لە تورکیا و پاش کەمپینێکی زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکان توانیان ئەم شاجوانی مریشک و کەڵەشێرانە لە تورکیا بەڕێوە بچێت. خۆشویستانێکی تر لە بابەتەکانمان دیارە